سەنتەری پەرەپێدانی لاوانی سلێمانی گفتوگۆیەکی کراوەی لەسەر پرسی هۆشیاری لە مەترسیەکانی بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر بەڕێوە برد. پسپۆڕان و شارەزایان هۆکار و دەرهاویشتە مەترسیدارەکانی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەریان خستە ڕوو. وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان هەفتەیەکی هۆشیاری مادەی هۆشبەرمان ڕاگەیاندووە. دیارم هەفتەیە لە سلێمانی دەستمان پێکردووە بە درێژایی هەفتە بەردەوام بێ بۆ تەواوی بەشێکی گەورە لە شارەکانی هەرێمی کوردستان هەوڵەدین لە داهاتوە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و ئێمە هەست بە مەترسیەکی گەورەی مادەی هۆشبەر ئەەکەین لە هەرێمی کوردستانەوە ئامارەکان ئەوەی حکوومەت و ئەوەی دەستگاکانی ئەمنی لە هەرێمی کوردستانە ڕێیانگەیاندەوە مەترسیەکی گەورەیە بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان. زیاتر لە 15,000 کەس لە ماوەی 7 ساڵە مادەی هۆشبەریان بەکارهێناوە. بەجددی ئەمە کارەساتێکی گەورەیە. ئەگەر پێشتر هەرێمی کوردستان تەنیا ڕێڕەوێک بوو بێت بۆ مادەی هۆشبەر، ئێستا دەوتێت ناوچەیەکی مەترسیدارە بۆ بەکارهێنان و گەنجان و لاوان توش دەکرێن. لە ماوەی 7 ساڵی ڕابردووش 17,000 بەکارهێنەر هەبووە. ئەو خراپەکارانە هەموو ئەو شوێنانە ئەدۆزنەوە و سوودیان لێوەرەگرن کە گەنجی بە ژمارەیەکی زۆر لێکۆوە بێتەوە. قوتابخانەکانی ئامادەیی و شوێنەکانی تریش بۆ نمونە شوێنەکانی کێشانی نێرگەلە و کافێ و ئەوان ئەو جۆرە کەسانە کە بە دوای بازرگانیەکی حرامەوەن و ترسناکەوەن بەداخەوە ئیستیغلالی ئەو گەنجانەیەکەن کە بە ژمارەیەکی زۆر لەوێن و لە هەمووشی خراپتر ئیستیغلالی بێکاری و هەژاریانەکەن. کەسی هەژار لێکەوتەی توشبوون بە مادەی هۆشبەر لەسەری زۆر زیاترە لە کەسێک کە متەمەکینەوە ئیمکانی هەیە. سەنتەری پەرەپێدانی لاوان لە هەفتەی هۆشیاری لاوان هۆشداری دەدات لەوەی پێویستە گەنجان و لاوان هۆشیار بکرێنەوە و خێزانەکان زیاتر ئاگاداری منداڵەکانیان بن، چونکە مەترسی مادەی هۆشبەر کابوسێکە لە دەرگای هەموو ماڵێک وەستاوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.